پزیشکیان گەیشتە عێراق و دێتە هەولێر و سلێمانیش. زانیاری لەبارەی هەرزانبوونی نرخی بەنزینەوە لە تیوارەوە بزانە. دوای دابەشکردنی موچەی مانگی هەشت ئامادەکاری دەکرێت بۆ موچەی مانگی نۆ. سلااوتان لێبێ سومەیەم لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەش دەکەم. مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران گەیشتە بەغدا و بڕیارە سەردانی هەرێمی کوردستانیش بکات. کاتژمێر 8 بەیانی ئەمڕۆ سەرۆکۆماری ئێران گەیشتە بەغدا و بڕیارە بۆ ماوەی 2 ڕۆژ لە عێراق بمێنێتەوە. بڕیارە مەسعود پزیشکیان سەردانی هەرێمی کوردستان بکات و سەردانی سلێمانیش دەکات. پێشتر تیوار وەک یەکەم میدیا ئاشکرای کرد بۆ میدیاکانی ئێرانیش بڵاویان کردەوە. سەردانەکەی پزیشکیان تەواوکەری ئەو گرێبەستانە دەبێت کە سەرۆکۆماری پێشووی ئێران لەگەڵ بەرپرسانی عێراق تاوتوێی کردبوو. وەزارەتی سامانە سروشتیەکان ڕایگەیان نرخی هەر لیترێک بنزین 40 بۆ 50 دینار دابەزیوە. لە ڕۆژانی ڕابردووشدا لە پێناو زیادبوون و دابەزینی نرخی بنزین ڕێگەی با بازرگانەکاندا کە بنزینی بازرگانی لە عێراق هاوردەی هەرێمی کوردستان بکەن. وەزارەتی سامانە سروشتیەکان ڕاشی گەیاندووە پاش ئەوەی وەزارەتی سامانە سروشتیەکان مۆڵەتی هاوردەکردنی بنزینی دایە بازرگانان نرخی هەر لیترێکی بنزین 40 بۆ 50 دینار دابەزیوە و چاوەڕوانی دابەزینی زیاتریش دەکرێت. ڕاشی گەیاندووە پێدانی مۆڵەتی هاوردەکردنی بنزین بۆ زیادکردنی خستنە ڕووی دا بازارەکانی هەرێمی کوردستاندا و کەمکردنەوەی نرخەکەی لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بووە و هاوردەکردنیشی پێویستە بەپێی ئەو کوالێتیە بێت کە لەلایەن لیژنەکانی بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان و پارێزگاکان دیاری کراوە. وتەبێژی حکوومەتی هەرێم ڕایگەیاند دوای ناردنی پارەکەی بەغدا حکوومەتی هەرێمی کوردستان لیستی موچە بڵاو دەکاتەوە و دەست بە دابەشکردنی موچەی مانگی هەشت دەکرێت. پێشەوە هەورامانی وتەبێژی حکوومەتی هەرێم ڕایگەیاند دوای بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ ناردنی موچەی مانگەکانی داهاتووی موچەخۆرانی هەرێمی کوردستان هیچ بربەستێک لە بەردەم ناردنی موچە نەماوە و چاوەڕێی ناردنی ئەو پارەیە دەکەین کە ماوە. دەشڵێت دوای ناردنی پارەکەی بەغدا حکوومەتی هەرێمی کوردستان لیستی موچە بڵاو دەکاتەوە و دەست بە دابەشکردنی موچەی مانگی هەشت دەکرێت و ئامادەکاریەکانیش بۆ موچەی مانگی نۆ دەست پێ دەکات. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.